لەو باسی درێژکردنەوە حەزەکەم شتێک بڵێم خۆی دایم شتی خێرە بە درێژکرێتەوە شتێک کە بەڕاستی نەجاحەتی هێنابێ و سەرکەوتوو بێ کە شتێک بەڕاستی ناجح نەبوو بێ خۆی ئەبێ بگۆڕێ لەڕاستی ئەم کابینە ئەوەندەی بزانین بە تەواوەتی مەنتیقەی سلێمانی وەم سنوورە وازەحە کە بەڕاستی پەراوێز خراوە یعنی تۆ بڕۆ خەڵکی ئەم مەنتیقە لەو لای ژەر قەیران هەیە بەڵام ئەم باسی ئەم مەنتیقەکەین بەدەست سادەترین شتۆ ئەناڵێنێ ینی کێشەی ڕێگۆبان سەرەکیە بە تایبەتی کەلار وە سلێمانی کە ڕۆژانە ئێمە قوربانیمان وەسێش بۆ کۆبووینەتەوە بەڕاستی من لام عجیبە ینی ئەوان تەنانس خەمی ئەو کەسانیش ناخۆن کە ڕۆژانە حرەسی خۆیانە دێرن ینی پێشمەرگەکانی خۆیان کە گیانەکە نەخۆ حرەسی ئەوانن ممتلەکات و سەرۆت و سامان و امتیازاتی ئەوان ئەپارێزن بە خاک و نیشتیمانەوە توانەوان نیەتیان جوانە پێشمەرگەکانی منێتەکانی وانە نرخێنین بەڵام تەنای خەمی ئەوەیش ناخۆن لەبەرەوە ئەم کامیرە بەڕاستی نەک ئێمەوەکو مامۆسای ئاینی هەموو تاکێکی ئەم کۆمەلگا گلەیی لێ هەیە زۆرە لە پرۆژەکان لە منتیقە هەر ئەسڵ وەستاوە ینی بێکاریەکی زۆر هەیە بێئومێدێکی زۆر هەیە ئیفلاسێکی زۆر هەیە لە گیرفانی بازرگانەکان ینی مۆزوعی ئەم دەڤەرە مۆزوعێکە سقوتە ینی لە بەڕاستی ئەگەر بێت و بە قەنەعەتی من خەمی گەورە نەخورێ لە مانگ 11 قەیرانەکانی ئێمە زیاتر ئەبێ مۆزوعی کارەبای ژێتە سەری زستان و بێنەوتی و سەرمایەتە سەری زۆر شتی ترێتە سەری هیوادارم لە جیاتیەوە لە خەمی ئەوان کە پەرلەمان درێژ کرێتەوە ئەم حکومڕانیە بەردەوام بێ لە خەمی ئەوان چاکیکەن لە خەمی ئەوان بیگۆڕن لە خەمی ئەوە خزمەتکردنەکە بن ڕاستیە ئەم کابینەی نۆ ئەبوایە نەک تەمەنی درێژ بکرێتەوە ئەبوایە هەر لە ساڵی یەکەم ئاوایان لێ بکرایە هاوڵاتیان و ڕۆژمیران و چالاکەوانان کارێکیان بکردایە بە زووترین کات تەواوی بەرپرسان لە سەرۆکی ئەنجومەنی وەزیرانەوە تاوەکو جێگرەکەی و تەواوی ئەندام پەرلەمان و وەزیرەکانی ژوان لێ بکرایە ئەسڵەن بدرانایەتە دادگا کابینەیەکە بەو پەڕی بەو پەڕیتوانیانەوە هەوڵیان داوە کە ستەم بچەسبێنن کە نادات پەروەری بچەسبێنن ئەو پەڕی حیزباتی تۆخ کراوەتەوە ئەو پەڕی قاچاقتیشێتی و نەعەدالەتی لە تاوی سنوورەکان و لە تاوی دام و دەستگەکانە تۆخ بووەتەوە لەبەرەوە بە بڕای من ئێسەش نەچوە بچێت من داوای لە هەموو هاوڵاتیانی بە شەرەفی کورسانەکەم هەوڵ بدەن تەواو بەسێتی خۆپەرستی و ترس و ملکەچی بێنە سەر شەقامەکان نەڕۆنەوە ماڵەوە هەتاوکوم کابینەیە تەواوی بە هەموو شوێک لە نایانە بن هەر ئەسڵەن ئەبێ زیندانی بکرێن بەرپرسانی ئەم حکومەتە نەگەوەی کە تەمەنیان درێژ بکرێتەوە چی شتێکیان کردو کە ئێمە دڵمان پێخۆش بێت لە ڕووی ئازادی و ئازادیەکانیان بەردەست کردوێتەوە لە ڕووی دادپەروەری و دادپەروەریان قەتیس کردووە لە ڕووی مافی مرۆڤ و مافی مرۆڤ بە هەموو شوێک پێشێل کراوە لە ڕووی ئاوادانکردنەوە وتانەوە ئێسایمە لە مەراسیمێکان کە قوربانیانە دوێنێ و پێرێ 5 پێشمەرگەی خۆیان کە پێشمەرگەی سەر بە حیزبەکەی خۆیانە کراوە بە قوربانی ئەم ڕێگەوبانە تەنها و تەنها کۆمەڵی مافیا و چەتەن هاتوون دەستیان کردو بەسەر قوت و داهاتی ئەم میلەتا و لە سەر ئاسمان و ژێر زەویشیان هەردووکیانیان فرۆشتو بە داگیرکەرانی کوردستان یەک ساڵی ڕابردووە هەتا ئێستا بە چەندین کێشە و کەم و کورتیوە ناڵێنین کە هەتا ئێستا شەو کێشانە وەکو پێویست چارەسەر نەکراوە بە تایبەتی لە بواری ڕێگاوبانە لە بواری ئێمە وەکو دەربەنیخان باسکەین و لە بواری ڕێگاوبانە لە بواری ئاوی پاکی خواردنەوە لە بواری گەشتیاریە لە بواری تەندروستیە لە بواری ڕێگاوبانە هەموو ئەو بار و سێکتەرانەی کە پەیوەندی ڕاستەوخۆی بە ژیانی خەڵکەوە هەیە چەندین ساڵە کەم و کورتیمانەیە و بەتەی سێ و ئەناڵێنین و تا ئێستا چارەسەری بنەڕەتی بۆ نەکراوە هەموو ئەمانە ئەیسەلمێنن حکومەت نەک لە ئاستی بەرپرسیارەتی و لە ئاستی پێویستانە بۆ بەڵکو لە ئاستێکی زۆر خواردتریشا بووە و بەڕاستی چاسۆی کە ڕوونیش بۆ چارەسەرکردنی و کێشانە نییە لەبەرەوەی کە ئەزمموی ڕابردووی حکومڕانی کوردی ئەوەی بۆ سەلماندووی کە ئێمە ناتوانین هیچ ئومێدێک لەسەر ئەم حکومەتە و حکومڕانەکان و هەموو ئەو بەڵێنانش بن کە بە ئێمەیانداوە خۆی لە ڕاستیە درێژکردنەوەی کابینی حکومەت پەیوەندی بە پەرلەمانی کوردستانەوە هەیە خەڵکی کوردستان لە کاتێکە چوونەتە سەر ستونوقەکانی هەڵبژاردن تەنها بۆ ماوەی 4 ساڵ دەنگیان بەم کابینەیەداوە دەنگیان بە پەرلەمانداوە دواترش حکومەت لە ڕێگەی پەرلەمانەوە دروست بووە بۆیە درێژکردنەوەی ماوەی حکومەت ماوەی پەرلەمان ماوەی سەرۆکایەتی هەرێم پێشەلکاری یاساییەوە کارێکی زۆر هەڵەیە و تێکدانی شێوازی دیموکراسیە لە هەرێمی کوردستان